تیپی هونەرە ملیەکانی کەرکووکە پرۆڤ و ئامادەکاری دەکەن بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی دیداری هونەری و ئاشتی لە قەزای کفری. دوای نمایشەکان لە کفری بڕیارە ڕوو لە ئیمارات بکەن بۆ بەشداریکردن لە فستیڤاڵێکی نێودەوڵەتی. تیپەکە بە تابلۆی هەڵپەڕکەی شوان بەشداری لە فستیڤاڵەکە دەکەن و بەڕێوەبەرەکەشیان مەبەستی نمایشەکەیان دەخاتە ڕوو. پێمان باش و تابلۆی شوان لە مێژەوە لە بیرۆکەی خۆمە تابلۆی شوان پێم باش و بیکەمە تابلۆیە لەبەر ئەوەی شوان پیشەیەکە پیشەرێکی مێژووی و پیشەیەکی هونەریە پیشەیەکشە باو باپیرمان کەم کەسیانی لەم جیلە باو باپیرمان شوانێتی نەکردە بۆیە حەزم کرد بۆ ئەم جیلە تازەی ڕوونی کەمەوە کە شوان و پیشەی شوان چۆن بوو کار و ئیشیان چۆن بوو لە ڕێگایەوە ئێمە توانیمان کچیش بین ناو تابلۆکەوە لە ڕێگای کاتی لادەکان پیشەی شوان با بڵێ خۆشەویستی و عاشقایەتی هەل لەو ڕێگایەوە بۆ ئاوکانی و شوانێتی ئۆشتانە پرۆڤاکین لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک و سبەی ئەڕۆین بۆ فستیڤاڵی شاری کفری کە ئیشەڵا سەرکەوتووە بین و نمایشێکی جوان ئەکەین سەری شاری کەرکووک بەرزەکەینەوە هەموو کەرکووکیەکان دڵیان پێمان خۆشە بێ. گروپەکە لە 12 ئەندام پێک دێن و 6یان کچن و سەرەڕای ئەو ئاستەنگیانەی دێتە پێشیان بەڵام ئەمان توانیویانە بەردەوامی بە هونەرەکان بدەن و ڕۆژ بە ڕۆژ پرە بە توانەکانیان بدەن. لە سەرەتاوە زۆر ئاستەنگیم هەبوو بەڵام زۆر لە تەمەنێکی بچووکە دەستم پێ کردو تا ئێستاش بەردەوامم کۆمەلگاکەمان قسەی خزم و کەس قسەی خەڵکو و ئەمانە زۆر ئاستەنگین زۆر شتی ناخۆش ڕوو ئەدات بەڵام من هەر بەردەوامم هیوادارم هەر ئافرەتێک هەر کچێکی تر کە لە هەر بوارێکی هونەریدا کار ئەکا قەت کۆڵ نەدات و بەردەوام بێت. ئەمە زۆربەی کێشەکانمان لەوێ دەست پێکاکە کاتێک ئێمە بە دوای شتێکەوەین بەڵام ناچارین ڕێگەیەکی کە بگرین لەبەرەوەی کۆمەلگاکە ڕێمان نایات یان بۆ نمونە هەنێ جار کەستوکاری خۆمان دایک و باوکو و کۆمەڵە شتێ ئاستەنگن لە بەردەمان بە خۆشحاڵیەوە من دوای تقریبان 7 ساڵ بۆ 8 ساڵ دابڕان کە من ئیشی شانۆی مەکرد توانیم دووبارە لەگەڵم گروپەیە دەست بکەمەوە بەکاری هونەری و ئەو ڕێچکەیە بگرم کە خۆم حەزم لەیەتی. تیپی هونەرە ملیەکانی کەرکووک جیاواز لەوانی دیکە لە 4 نەتەوە پێک هاتوون و تاوەکو ئێستا چەندین کاری هونەریان نمایش کردووە و دیارترینیان تابلۆی هونەری پێکەوە ژیانە کە باس لە ئاشتی نێوان نەتەوەکانی شاری کەرکووک دەکات. سەرمەد سەباح، کەناڵی کەرکووک.